ئەی خەڵکینە بزان و ئاگادار بن، شەهیدانی ئەشکەوتی ئانجلۆس زیندوو بوونەتەوە. شەهیدانی ئەشکەوتی ئانجلۆس زیندوو بوونەتەوە. شەهیدانی ئەشکەوتی ڕەقیم زیندوو بوونەتەوە. ئەی خەڵکینە ئاگادار بن، شەهیدان زیندوو بوونەتەوە. شەهیدانی ئەشکەوتی ئانجلۆس زیندوو بوونەتەوە. جەنابی تێودۆس بەیانی زوو دەچنە ئەشکەوت. هەر کەسێ دەیەوێ لەگەڵیان بڕوات بەری بەیان ئامادەی ڕۆیشتن بێت. شەهیدان زیندوو بوونەتەوە. شەهیدانی ئەشکەوتی ڕەقیم زیندوو بوونەتەوە. جەنابی تێودۆس بەیانی زوو دەچنە ئەشکەوت. خدا بکات شتێکیان لێ نەقەوما بێ. ئەگەر بیانگرن بێگومان بەردەبارانیان دەکەن. ئەگەر لە خوداوەند بۆ ئەوەندا خوازی خێر بکەین بە سەلامەت دەگەڕێنەوە. من کە برسیەتیم لەبیر چووەوە، بریا نەڕۆیشتبان. نازانم ڕۆژی پێشووی چەندە خەوتوین کە تەنانەت خەویشمان لێ ناکەوێت. باسی ئەوم بۆ بکەن، باسی دایکم هێلێن. ئەو بەڕاستی نمونەی پاکی بوو. ئەو کاتە لە قسەکانی تێنەدەگەیشتم، بەڵام ئێستا تێدەگەم. ئەو خەونی دەدی کە من زیندوو بوومەتەوە، ئەو تۆشی لە خەونی دادی بوو. لە چی بیر دەکەیتەوە بابە؟ لەمەکە بەڕاستی من کێم. دروستە کە من نەمردووم، بەڵام کەسانی سەردەمی من هەمویان مردوون. من هاتوومەتە زەمانێک کە هی ئەوێ نیم. کلێن خێزانی بە وەفا و بامەگەن مردووە. کوڕی بچووکم ئێرکمیت 250 ساڵ لەمەوبەر مردووە. تەواوی دۆستان و دوژمنانم مردوون. هەدریانوس، دیۆکلێتیانوس، جولیوس. چەندە سادە و ڕەحەت چوون، بە ئاسانی خەوێ. سات و کات بە چەهێز و تواناییەکەوە چووەتە پێش. و لە هەموو نیگەرانی و ناڕەحەتی ئەوینەکان و ڕقوخین، دۆستیەکان و دوژمنیەکان، لەشکەنجەکان و بەندیخانەکان، ئەو هەموو لەشکر و سپا و کۆشکەکان و ئەو هەموو خوداگەلی جۆر بە جۆر. چەندە گاڵتەیە، هەموو کۆڵیان داوە. تەنیا شتێک کە دەبینم لە ناو چوون و فەوتان، هەموو شتێک شکاوی یەک هێز و یەک کەسە. هیچ کەس توانای نەیاری و خۆڕاگری نییە. ئەگەر تەواوی و کەسانە کە تەپڵی شەڕ لەگەڵ خودایان لێدەدا و خوتبەی خودایان بنێوی خۆیان دەخوێندەوە لە درێژەی زەماندا سیرکەین، چ گەوجگەلێکی نەفام و کەسانێکی بێچارە بوون کە بە تەواوی سەرهەڵدان و نەیاریکردنیان تەنیا بەهێزی خوددا لە ناو چوون. بەڵام بۆ خۆشم نەمدەزانم وامانە شت گەلێ بوو کە ئێمە ئاواتی دیتنی ئەوانەمان. نازانم ئێوە ئاواتی دیتنی چ شتێکتان هەبووە؟ ئێمە لە خودای خۆمان داوامان کرد بوو کە تێشکانی هێزە پوچەڵەکان لە بەرامبەری هێزی بێزەواڵی خۆی نیشانمان بدات. و چەندە جوان نیشاندا بە یەک خەو. بەیانیە و ئێوە هێشتا تاوێ نەنووسون. من تازە لە خەو هەستاوم ڕۆڵە، تازە هەستاوم.
لە عیبەکانی تەمەنی درێژ ئەمە یەکە مرۆڤ شایەدی مردنی ئازیزانی خۆی دەبێ. لە پێشدا من خۆمم بۆ مەرگ ئامادە کرد بوو، بەڵام نەمدەزانی کە تۆ دەست دەخەیە بەر. دەزانم کە درەنگ هاتووم، بەڵام تاوانی من نەبووە. من بە فەرمانی ئەو کە خاوەنی هەموو شتێکە تەنیا شەوێ درەنگ هاتم. شەوەیە کە 300 ساڵی خایاند. ئەلبەت بۆ خوددا ڕۆژ و مانگ و ساڵ و 100 ساڵ و 1000 ساڵ تەوفیری نییە. 300 ساڵیش بۆ ئەو شەوێ بوو، هەروەکە بە ئیزنی ئەو بۆ منیش بوو بە شەوێک. شەوێکە دیواری زەمانی بۆ ئێوە تێکشکاند. لە خەو کە هەستام هەموو شتێک گۆڕرا بوو جگە لە ئەو. ماری بە تەواوی وەکو تۆیە. هەز بەوە دەکەم کە تۆش وەکو من تەمەنی درێژت پەیدا کردووە تا شایەدی ئەم هەموو ئاڵ و گۆڕیە بیت. لەبیرتە هێلێ سەردەمێ بردنی ناوی خودای تاقانە قەدەغە بوو، بەڵام ئێستا بردنی نێوی خوداکانی ڕوون قەدەغەیە. ئەو کات قەشەکانی ئێمە لە چ ڕەنج و دژواریەکدا دەژیان و ئەوانیش لە چه ئاسایش و خۆشیدا. لە چاکەکانی تەمەنی درێژیش ئەمەیە کە ئێوە شایەتی سەرکەوتنی چاکەکان و شکانی خراپەکان بوون. ئێستا کە سەردەمێکی دوور و درێژترم دیوە، باشکرا دەبینم کە وادەکانی خودایی چۆن جێبەجێ دەبێ. جەنابێ ماکسیمێلیان، دۆستەکانتان نیگەرانی ئێوەن. دەزانم، بەڵام بەجێهێشتنی هێلێنیش زۆر دەژوارە. نازانم بەبێ ئەو ئێرکمیت چۆن درێژە بە ژیارم بدەم. بێگومان لوتفی خوددا دیسانیش بۆ ئێوە دەبێ. بڕێن.